پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم پێمان ئەفەرمێت جۆرە شیرک هەیە شەریک بۆ خوا بڕیاردان أخف من دبيب النملة السوداء على الصخرة الصماء في الليلة الظلماء مێلوورەیەکی ڕەشی وردی بچووک لەسەر بەردێکی ڕق لە شەوێکی تاریکا بڕوا چەند گوێت لە چرپەی پێیەتی جۆرە شەریک بۆ خوا بڕیاردان هەیە ئەمەندە پەنهان و نهێنیە وا نەزانی بڕۆ بگەڕێرەوە بەناو ئەعمالەکانتە بڕۆ بگەڕێرەوە بەناو ڕەفتار و کردارەکانتە بەناو قەناعەتەکانتە سووچ و پەناکانی ناو دڵێ بگەڕێ ناو دڵێ بزانە شەریک بۆ خوا بڕیاردانی تیانێت چونکە شەریک جۆری زۆرە من ئەمە شوێنی نییە بە هەمووی باسی کەم گەنجن خوێنەوارن بڕۆ لەو کتێبانە ئیسلامیانە بگەڕن هیزانە بەرزەکانی عالمە گەورەکان کە باسی جۆرەکانی شیرکەکەن چونکە تۆ بەس ئەم گوناحە نەبێ هەر قوتارە دەبێت لە قیامەتە بەس ئەمە دەبێت کەس فریاد ناکەوێت بڕۆن جۆرەکانی شرک لێک بنەوە یعنی من یەک نمونەی بچووکتان بۆ دێنمەوە هەتاکو لە جۆرەکانی شرک تێبگەن مەسەلەن بۆ نمونە ئەمە یەک نمونەیتر لە مەسەلەکە تێپەڕم چونکە زۆری هەیە زۆر بەشی هەیە بەس بۆی هەنگێک کەسێ بە خەیاڵیان نایەت نازانێ ئەمە شیرکە مەسەلەن بۆ نمونە کەسێکی خۆش بوێت زۆری خۆش بوێت کە دوژمنی خوایە کەسێکی زۆر خۆش بوێت کە چییە؟ دوژمنی خوایە چەند دڵمان هەیە ئێمە خوا فەرمێ ما جعل الله لرجل من قلبين في جوفه هیچ پیاوێکم دروست نەکردو دوو دڵم دابێت زەلامان بیستین دوو گورچی لێ هەیە زەلامان بیستۆ دوو سەری هەیە زەلامان بیستۆ دەستی زیای هەیە قاچی زیای تا ئێستا بیستوزانە زەلامێ دڵێکی زیای هەبێ ئەفەرمێ ما جعل الله لرجل من قلبين في جوفه هیچ زەلامێ دوو دڵم لە ناخیا بۆ دروست نەکردووە بە دڵێ خوای خۆش بێ بە دڵێ دوژمنی خوا بڵێ وەڵا قەیچێکە ویشتم خۆشەوە مامۆستایەکی زۆر بەڕێز کە زۆر سیقەی پێ دەکەم چۆن ئەو مامۆستا بەڕێزە الحەمدوللا ناسراوە کە شتێکی وت خەڵک هەموو باوەڕی پێکە مامۆستایەکی ئاوە بەڕێز گێڕایەوە فەرمووی لە خەویە سەیرم کرد وەکو ڕۆژانی کە جەماعەتم دابەز لە ناو مزگەوتە سەیرم کرد لەگەڵ خەڵکەکەیە دوو مەلایکەت لە شێوەی زەلامە هاتنە ژوورەوە لەگەڵ دوام بۆ جەماعەتیان دابەست تا نوێژەکە تەواو کە سەلامم دایەوە سەیرم کرد دوو مەلایکەتەکە لە پێش خەڵکەکەوە هەستان چوونە ناو دەرگاکە وەستانێکی دووشیان پێ بوو وەکو وایر وابوو وەکو گێچی لەسەر بوو یەکی دوو وایریان بەدەستە بوو گێچی لەسەر بوو وتیان ئێمە ئیمانی و خەڵکا پێوین ئیمانی ئەهلی مزگەوتەکەی تۆ زۆرم لە عەجیب بوو وەستان لە ناو دەرگاکە و خەڵکی جەماعەتەکە ئەهلی مزگەوتەکە هەمیان مەناسیرەوە نەبوون کە بە ڕۆژ نوێژیانە دواوە شەو ڕۆژ لە دوای منەوە نوێژەکەن وتی کە چوونە دەرەوە هەرچی ئیمانی ئەو خەڵکیان هین کرد وتی سەیرم کرد هەمووی فەشەلی کرد هیچی دەرنەچوو لە ئیمانەکە هەرچی هاتە دەوتی ئەوە ئالی جەماعەتەکە هیچی دەرنەچوو دوان بوو یاسیان بوو لە خەوەکەما وتی ئەم دوانە دەرچوو منیش کردم بە هەرا لە خەوەکەمەوە وتم کاکۆ چیەکە دێوە جا خۆ خەڵکی دنیا گەر باشی تیاوێ بە زەحمی مزگەوتەکانە هەر ئەمانە کە لێرە جەماعەت دەکەن ئێوەش هاتوون لێرە فاسی ئەمان ناکەنەوە ئەمانە هەموو کەوتون جاگەر ئەمانە هەموو چێتن جا نەمەی کێتێتە باشتەوە تیان بۆ علی باوەڕ بە جیازەکەی مە ناکەی جیازوتی کردمە منیشتم مڕ لەگەڵیانە وتم ئاخر کاکە نابێ قینەیەوە مەلایکەتی خوان و هاتوون ئەمە بەڵام چۆن ئەی ئاخر ئەهلی مزگەوتەکەی من هەمووتان بە جەماعەت لە دوامۆن و تێگەی وتی بەدەمما هات لە خەوەکەمە وتم ها حاجی فڵان وتی کە ئەمە پێنج فەرزە لە دوای خۆم بۆ نوێژ دەکات نوێژی بەیانیشی قەت نافەوتێ لە دوامەوە تیتر بە حسابی خۆم لەم باشتر نەبوو لە جەماعەتە لە ئەهلی مزگەوتەکەماکە تیابێ لە دوام وتم ئەی حاجی فڵان ئەی فڵانە کەس ئەی فڵانە کەس وتیان ینی باوەڕ ناکەی ئەوە حاجی فڵان بگێڕنەوە وتی چوو بۆ دەرەوە فەشەلیە نابوو یەنایەنەوە ژوورەوە تیان بێنە وەرەوە فێریکە وتی وەڵام بچوومە لایەنەوە کە سەی دەکەم گێچەکەیان لێدا لەسەر دڵی بۆ ئیمانەکەی فەعەسکە وتی سەی دەکەم لەسەر بەحەڵ ئەجوڵە و ناجوڵێت تورکێکی گیا و ناجوڵێت ئەڵێ وتم ئاخر باشە بەس پێم بڵێن بۆ ئەمەوە ئەمە پێنج فەرزە ناچێت نوێژی ناچێت لە مزگەوتە لە لامان بۆ ئاوایە ئەڵێ پیان وتم ئاخر ئەمە فڵان کەس کە با ناوی نەبین چووکە زۆر مەشهوورە و هەموو خەڵکی ئەم وڵاتە ئەمەندەی خۆشەوێ جێی خۆشەویستی خوا لە دڵیان نەماوە
ئەمەندەی فڵان کەس خۆشەوێ ڕاستە ئەهلی مزگەوت و جەماعەتە بەس دڵی پڕە لە خۆشەویستی فڵان کەس کە دوژمنی خوایە جێی خۆشەویستی خوای تیان نەماوە لە دڵیا المەرء مع من ئەحەب کێ و خۆشویست لە قیامەتا لەگەڵ ئەوای ئەوە بێ هەر لەگەڵ ئەوا بێت تا ئەو خۆشەویستی ئاوا بێ لە دڵیان لەگەڵ ئەوا بێت من اینجا حەپەسام زمانم لاڵ بوو زانیم چونکە حەدیثەکەی پێغەمبەر زانم فاسەمە المەرء مع من ئەحەب ئەڵێ کە خەبەرم بۆ سێکە بە کوڵە گریم ئەیوە ئەگریام لە خەوەکەیە بۆ حاڵی ئەم خەڵکی کە لە دوای منەوە نوێژەکەوە من بەحسابی خۆم پێم وایە تێمە ئەهلی نەجات و ئەهلی سەرفرازین جا بۆ ئەم نمونەیەتان بۆ بۆ هەتا بزانە مە موافقی حەدیثە خۆمە خەوێکە بەڵام موافقی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە فەرمێ کێ و خۆشویست لە قیامەتا لەگەڵ ئەوای مطابقی هەموو ئاەتەکانی قورئانە ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله والذين آمنوا أشد حبا لله خەڵکانی جێن کەسێکەکەن بە نەت بۆ خوای کا بە هاوشانی خوا ئەمە شیرکە شیرکی گەورەیە ئەمە کە کابرا ئەمە خۆش بیستۆ لە خوا و خۆشەویستۆ کە کابرا دوژمنی خواشە شەڵوا لەبەر ئیسلام خۆشەویستە لەبەر دیناری کابرایە کە دژی خوایە دژی ڕێگە و ڕێبازی خوایە وتی بە گریانەوە شەوە هەستا بەس شەو نوێژم کرد و نەخەوتمەوە تیتا نوێژی بەیانی هەستا چوون بۆ مزگەوت سێنبەر حاجی فڵانیش هاو تی نوێژم تەواو کرد هەتاکو سەلاممان نایەوە و کاتی هەسانە چوونە دەرەوە هەستا وتیم حاجی فڵان ئەگەر ڕوخسەت دەیت تۆزێ دانیشە ئیشم پێت وتی فەرموو مامۆستاگیان وتم دانیشەوە تا تۆزێ چۆڵ بوو بردمە لایەکەوە وتی پێم وتم حاجی فڵان پرسیارێک کرد لێ یەکەم من مامۆستای ئێرەم ئەگەر ڕاستم جوابەیتەوە بەڕاستی پێم بڵێ ئەگەر جواب نایتەوە بڵێ ناتوانم جوابە بەمەوە بەس بە درۆ جوابم نەیتەوە ئەگەر ئەتوانی بەڕاست جوابم بەرەوە ئەگەر ناتوانی ڕاست بڵێ جوابم نادەمەوە لامێت فەرموو مامۆستا لە خزمەتم بۆ ڕاستە جواب نایەم و چییە خێر وتی پێم بڵێ لەم خەڵکەی ئەمڕۆ لەسەر دنیایە هەو لەم وڵاتەی خۆمانایە کێو زۆر خۆشەوێ هەر لە خۆی پێم نەوت خەوەکەم بۆ نەگەڕایەوە بەس پێم وتم تام خەوە ڕاستەمان لە خەوە من چوو زانمە پیاوەوەی ئەوکە خۆشەوێ قەت نەلی چوام لێ نەدوێن باسی ئەویشکە وتی مامۆستا پرسیارە چێ بەم سوپای ساڵحانە وتم وەڵی هیچ شتێکە هاتەوە بە دڵمای حەزەکەم زۆر معجەبی بە کێ و زۆر خۆشەوێ وتی وەڵی تۆ زینی کردت وەڵی جا مامۆستای گیان چی عەرزکەم وەڵی جا من پێم وایە ئەمڕۆ ئەم میلەتە ئەگەر فڵان کەس نەبێ کەسی کە نییە سەری خاوە ئەگەر فڵان کەس نەبێ ئاوە ئەگەر فڵان کەسی سەیرم کرد هاو بە شان و باڵی ئەوەی کە من لە خەوەگای پێبێت ئای وتم خوایە وتی ئەمەی مەدەح کرد وتم وتی سەیرەکەم ئەمە ئەوەی لە خەوەکەی پێیان وتم زیاتر ڕاستە ئەم پیاوەمە هەر بە نەعوذبیلا بە چییە زانێ ناڵێ ئەگەر خوا نەبێ و خوا بەهانەی میلەتەکەمەوە نەیەمە ملیەتەکەم تیاچەڵ ئەگەر فڵان کەس بەهانایەوە نەیە ئەگەر فڵان کەس شتێکی بۆ نەکرێت کەس هیچی پێ ناکرێ ئەگەر ئەو ئەم میلەتە ڕزگار نەکرد وتم قڕ بەسەرم وەڵا ئەمە خەوەکەیە وتی دەوتم حاجی فڵان خاکی دنیا و قیامەت بەسەرێ بەخوا ئەم شەو لە خەومە ئەمەیان پێوتم و ئەم خەوەکەم دیوە ئەوە ڕاستیەکەی پێڵم دابڕۆ خۆت و خوای خۆت قڕ بەسەرێ ئەو دڵە کە جێگەی خۆشەویستی خوا و چۆن جێگەی خۆشەویستی خوا و دوژمنی خوای تیابێتەوە آخر کام لە ئێمە ئەگەر من بزانم فڵان و فیسار لە خەڵک ئەوێ براکەم کوژێ ئەوێ باوکم کوژێ ئەوێ کوڕەکەم بکوژێ معقولەتەوە ئەو خۆش بێ سوورە زانی بە دوای گەڕێ بیکوژێ لەسەری خۆشەویستێکی منەگەڕێ من بچم ئەوم خۆش بێ ئەخە من درۆکردن نییە لەگەڵەوەی کە من کوڕەکەم خۆشە یا کوڕەکەم خۆشەوەیە ئەو یەبەیەکی کارم خۆش بێت معقولە ئەو کەسی کە ئەو لاکەم کوژێ ئاوە خۆشم بێت دوژمنی بێ جا چ جای لەگەڵ ذاتی ڕەب العالەمینە ئەمە یەک نمونە بۆ هێنانەوە لەو شیرکەی کە ئێمە لەوانەیە ئاگامان لە خۆمان نەبێت چونکە زۆرە نمونەکانی